ڕۆژی 26 حوزەیرانی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان دانراوە و لەو ڕۆژەش لە هەرێمی کوردستان چالاکی جۆراوجۆر بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بەڕێوە دەچێت. لە ئێستادا مادە هۆشبەرەکان بوونەتە مەترسیەکی گەورە لەسەر کۆمەڵگای کوردی و بەکارهێنەران و بازرگانی کارانی ئەو بوارە ڕۆژ دوای ڕۆژ زیاد دەکات و لە ماوەی 6 مانگی ئەمساڵ لە هەرێمی کوردستان 651 تۆمەتبار دەستگیر کراون و 92 کیلۆ مادەی هۆشبەریش دەستی بەسەرداگیراوە. ئەوەی جێگەی داخە ئامارەکان خۆشحاڵ نین، جێگای خۆشحاڵی نین کە ساڵ بە ساڵ ڕێژەی بەکارهێنەر و بازرگانیکردن لە زیادبووندا. تەنها ئاماری 6 مانگی ئەم ساڵی 2019ەوەمان پێڕادەگەنێن کە 651 تۆمەتبار دەستگیر کراوە. ئەو تۆمەتبارانە سزادراون 235 کەس بوونە. ئەو تۆمەتبارانەی کە پەراویان لە ژێر لێکۆڵینەوەدا تا ئێستا کێشەکانیان لە دادگایەک لای نەبووتەوە 416 کەسن. دەست بەسەرداگرتنی بڕی 92 کیلۆ مادەی هۆشبەر لە سەرتاسەری کوردستان. چونکە بەڕاستی سەرکەوتنی مادە هۆشبەرەکان ڕوخانی مرۆڤە، سەرکەوتنی مرۆڤ لەوەیدایە مادە هۆشبەرەکان لە ناو بردرێن و نەمێنن لە گۆڕەپانی وڵاتدا و بە جوانی هوشیاری نەتەوەکەی خۆمان بکەین لە بواری تەندروستی، لە بواری ئاینیەوە کە دوو چەمکن دەتوان بەڕاستی وا بکەن تاک حەز بە پرسیارەتێت بکە و هەروها کۆمەڵک دەرفەتی جوان لە بۆ گەنجان بڕەسێنرێتن. بەڕاستی بێکاری گەنجان وەرنەگرتیان لە بوارەکانی خوێندن بە ئارەجی خۆیان و هەروها لە دوای دەرچوونیان نەبوونی دەرفەتی کاریان ئەوانە ڕێگایەکن هۆیەکن لە بۆ ئەوەی بکەونە داوی تەڵەی مادە هۆشبەرەکان. پارێزەرێکی دۆسیەی مادە هۆشبەرەکانیش لە سۆران ئاماژە بەوە دەکات مادە هۆشبەرەکان هەڕەشەن بۆ هەڵوەشاندنەوەی خێزان و بەو پێی تەنها لە 6 مانگی ڕابردوودا زیاتر لە 7 دۆسیەی لایە کە لەسەر مادەی هۆشبەر خێزانەکانیان داوای جیابوونەوە دەکەن. بگومان ئێمە پارێزەرین و لە دادگاش کار دەکەین. ئێمە کەیسمان هەبووە. ئەهەمترینی ئەو کەیسانە ئەوەیە کە بوونەتە هۆی لەبارەی هەڵوەشاندنەوەی خێزان. مەسەڵەن پیاوەکەی ئاڵودێ بە مادەی هۆشبەر ئافرەت خێزانەکەی هاتووە داوای جیابوونەوە دەکات. یعنی زیاتر لە کەیسێک ئێمە حاڵی حازر لە دەستمانە کە ئەم هۆکاری ئالوودەبوون بە مادەی هۆشبەرەوەی لە یەک هەڵوەشاندنەوەی ئەو خێزانانە و پێویستە پەرلەمانی کوردستان یاسایەکی نوێ تایبەت بە هەرێمی کوردستان دەربکە و مامەڵەکردن لەگەڵ هەر کەیسێک لەگەڵ کەیسێکی جیاوازات ناکرێتەوە بازرگانێک وەکو کەسێک کە بەکارهێنەریەتی یەک مامەڵە بکەی وەکو تۆمەتبار سەیریان بکەی یاساکە وەکو تۆمەتبار سەیریان دەکات. لە حاڵێکدا ئەوانەی کە تەنها بەکارهێنەرن شتێک بووە ئیدی حاڵەتێک بە تووشی بوون ئەمانە وەکو نەخۆش دەبێت مامەڵیان لەگەڵ بکرێت چارەسەر بکرێن. هەڵکەوتەی جوگرافی قەزای سۆران بە جۆرێکە کەوتۆتە نێوان هەردوو وڵاتی ئێران و تورکیا. ئەمە شوای کردووە کە وەک ڕێڕەوی گواستنەوەی مادە هۆشبەرەکان بەکاربێت و کاریگەریش لەسەر دانیشتوانی ناوچەکە بە تایبەت گەنجان دروست کردووە. بەپێی ئامارە نافەرمیەکان لە ماوەی 4 مانگی سەرەتای ئەمساڵ 65 کەس لە سنووری سۆران لەسەر بازرگانی و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەستگیر کراون و دراونەتە دادگا و هەروەها زیاتر لە 50 کیلۆ مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیراوە. ئازاد ومەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.